لپاش حەمد و سپاس بۆ خوای پەروەردیگار، وێرای بارانی ڕەحمەت و میهرەبانی بۆ سەرجانی پاکی محەممەد المستەفا صلى الله تعالى عليه وسلم و بۆ سەر شوێن کەوتوانی پێغەمبەری نازدار تاک و ڕۆژی قیامەت. مسلمانانی بەڕێز، دانیشتوانی ماڵی خوای گەورە، شوێن کەوتوانی پێغەمبەری نازدار صلى الله تعالى عليه وسلم، سەلام و ڕەحمەتی خوای گەورە لەسەر هەمووتان بێ ئینشاء الله. لە خوای گەورە داواکارین خوای پەروەردیگار ڕەمەزان و تەراویح و عیبادەتمان لێ قەبوول بکە ئینشاء الله. خوای پەروەردیگار لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی باب و داک و دۆست و برادەرمان خۆش بی، ئەوانەی کەوا لەو مانگەدا لەو حەفتەیەدا ماڵ ئاوایان لێ کردوین، یا ڕەبی خوایە لە گوناهەکانیان خۆش بە، خوایە بە گەورەی خۆت قەڵەمی عەفو بەسەر تاوانەکانی ئەوان و ئێمەش دابینی یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوا ئەوانەی کە داوای دوعایان کردو نەخۆشیان هەیە شیفا لە بۆ نەخۆشەکانیان بینی، خوای پەروەردیگار تەمەنمان درێژ بکە بۆی بە تەواوی بەشدار بین لە شەوەکانی قەدرە، و خوای پەروەردیگار عیبادەت و خواپەرستی شەوەکانی قەدرمان بەنسیب بکە. داواکارین لە خوای پەروەردیگار خوای گەورە قورئان خوێندنەکانی ئەم مانگەمان، تەراویحەکانمان و خودی ئەو مانگە مانجی ڕەمەزانی پیرۆز بکاتە مای تکاکار و شەفیع لە بۆ هەمومان لە ڕۆژی قیامەتە. ئامین ئامین یا ڕەب العالەمین. ئازیزەکانم، 4-5 ڕۆژمان ماوە لە مانجی ڕەمەزانی پیرۆز. ئەم ڕۆژانەی کە ماون فەرسەتێکی زۆر گەورە و زێڕینە، ئاگاتان لێبی. ئەو دە ڕۆژانە خەرمانێکی زۆر گەورە بەڕێوەیە، خەرمانی عیبادەت و خواپەرستی. ئەم دە ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو دە ڕۆژانەدا بزانین چی کردووە، و خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزە بزانین لەو دە ڕۆژانەدا تەوجیهی ڕەب العالەمین چۆنە لە بۆ ئێمەی مسڵمان. کەواتە خۆشەویستانم، لە وتاری ئەمڕۆماندا بابەتەکەمان ئەوهایە گەورەی و فەزلەکانی شەوانی قەدر. ئەو شەوەی کە لە تەمەنێک بەنرخترە، ئەو شەوەی کە لە تەمەنێک گەورەتر و بەنرخترە. لە ناو تارمایی شەوانی ساڵدا شەوێک هەیە کە دەڕەوشاوەترە لە هەموو ڕۆژەکانی تەواوی ساڵ. ئەو شەوە ئەوەندە گەورەیە کە خوای گەورە دەرگاکانی ئاسمان لەو شەوەدا تێیدا کراون. فریشتەکانی پەروەردیگار پۆڵ پۆڵ لەو شەوەدا دێنە سەر زەوی. ڕەحمەت و لێخۆشبوون و میهرەبانی خوای پەروەردیگار لە ئاسمانەوە دادەبەزێتە سەر ئەم زەویە. ئەمەش بەهۆی بەرەکەت و گەورەی ئەو شەوە قەدرەیە کە خوای گەورە قەدری لێناوە و وەخوای پەروەردیگار لە قورئانە ناوی تۆمار کردووە. خوای گەورە دەفەرمێ: بسم الله الرحمن الرحیم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى
حتى مطلع الفجر. ئێمە قورئانمان لە شەوی قەدرا دابەزان. قەدر زۆر بە قەدرە. قەدر بە قەدرە لەکەن ئەو کەسانەی کەوا بزانن قەدری ئەو مانگە بگرن و قەدری ئەو شەوە بگرن. فعلەن زۆر بە قەدرە بۆ لەبەر ئەوەی خواپەرستی و عیبادەتی ئەم شەوە زیاترە و خێرترە لە 83 ساڵ و 4 مانگ. 83 ساڵ و 4 مانگ کەوا ڕێک تەفسیری خەیر من ئەلفی شەهر کەوە بە نەسی قورئان خوای پەروەردیگار باسی کردووە. دەیکەواتە ئەمە خەرمانێکە، ئەمە خەرمانێکی زۆر گەورەیە لە بۆ عیبادەت و خواپەرستی. نابێت تۆ ئەو دەشەوانە لە دەستخۆتی بدەی و خواپەرستی 80 ئەوەندە ساڵە قوربانی شتێکی زۆر تافیه و کەلاسیک بکەی لە ژیانی خۆتە. شەوی لەیلەت القەدر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمەی باس کردو و فەرموودەیکی صحیحە کە بوخاری و مسلیم لە بۆ ئێمان باس کردووە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم: من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. واتە هەر کەسێکەوە هەڵ بستێتەوە و یاخۆت زیندوو بکاتەوە شەوانی قەدر، ئەو شەوانەی کە خوای پەروەردیگار وای کردووە کەوا تۆ بە تەواوی لەو دەشەوانەدا زیاتر عیبادەت و خواپەرستی بکەی و باوەڕت بە وازبوونی عیبادەتەکان و بە وازبوونی ڕۆژوو لەو مانگەدا هەبێتن و باوەڕت بە پاداشی قیامەت هەبێکەوە هەر پاداشێک بکەی کەوا خوای پەروەردیگار لە ڕۆژی قیامەتە لە تەرازووی حەسەناتمان لە بۆ دابنێ و پاداشی ئەو هەموو اعتقادە، ئەو هەموو ماندووبوونە، ئەو هەموو جوهدە بەشە و بە ڕۆژە کە دەیکەی. پێغەمبەری خوا دەفەرمێ: غفر له ما تقدم من ذنبه. خوای پەروەردیگار لەو تاوانەکانی خۆش دەبی. کەواتە 365 ڕۆژی ڕابردوو ئەگەر خوا نەخواستە تاوان و گوناه و نوقسانی و سەرپێچی و کەم تەرخەمیشمان کردبێ، دەکرێت لەو مانگەدا تۆ تەعویزی بکەیەوە، تۆ لەو مانگەدا پڕی بکەیەوە بەو دەشەوانە. بۆیە تکایە ئەم فەرسەتە لە دەستخۆتانی مەدەن. لەم دەشەوەدا مزگەوتەکان زیاتر بە پڕکەن لە عیبادەت و خواپەرستی و قورئان خوێندن و شەونێژ و عیبادەت و تەراویح و ئەزکارەکان و کاری باش و چاکە بۆ ئەوەی کەوا خوای پەروەردیگار لە تەرازووی حەسەنات لە بۆ ئێمە دابنێ ئینشاء الله. وهروەها ئێمەی مسلمان بە نەسی قورئان وەلەکم فی رەسوول الله ئوسوەة حەسەنە ئەبێ ئێمە چاو لە ڕەفتاری پێغەمبەری خوا بکەین، بزانین پێغەمبەری خوا چی کردووە. تەفسیری قورئانی پێغەمبەر کاردانەوەی و عەمەلی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا ئەو قورئانی کە بۆ هاتووە ئەو پیادەکردنی قورئان لە کاری عەمەلی خۆیدا جێبەجێ کردووە. بزانین پێغەمبەری خوا لە مانجی ڕەمەزانە چی کردووە. بەڵێ پێغەمبەری خوا دایکمان عائیشە ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ: أن النبي صلى الله عليه وسلم كان يعتكف العشر الأواخر من رمضان حتى تتوفاه الله. واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو دەوشەوەی کۆتایی مانجی ڕەمەزانە ئیعتیکافی دەکرد. ئیعتیکاف یعنی چی؟ یعنی مانەوە لە مزگەوتە، لە هەر مزگەوتێکا تۆ بمینیەوە، ئەو مزگەوتە خوتبەی تێدابی جامع بی یاننا مادەم مزگەوتە کەواتە نابێ ئیعتیکاف لە ماڵەوە ناکرێ. ئیعتیکاف ئەبێ لە مزگەوتا بێ، چونکە دەرێ ئەلوبت فی المەسجد، واتە لە مزگەوتا بمینیەوە. کەواتە پێغەمبەری خوا لە کۆتایی ئەم داوە ئەو دەشەوانە ئیعتیکافی کردووە لە مزگەوت مایتەوە
تا ئاخر تەمەنی وەفاتی پێغەمبەری خوا بەردەوام بۆ لەسەر ئەم کارە. کەواتە هەر کەسێک بڵێ ئێمە نامینینەوە و هەر کەسێک بڵێ قسەی ئەولا ئەولا بکە یەکسەر بۆ دەربکەوێ کە ئەمە ڕاست ناکە و ئەمە پێچەوانەی شەریعەتی خوای پەروەردیگارە و پێچەوانەی کردداری پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بۆیە گرنگە تۆ لەو دەشەوانەدا بەشداری کارات هەبێ لە عیبادەت و خواپەرستیدا. مسلمانانی خۆشەویست، ئەگەر نەتوانین لەو مانگەدا، ئەمە ژیانە بەلایانی کەم، ئەگەر نەتوانین لەو مانگەدا ئیعتیکاف لە مزگەوتەکانیشدا بکەین، بەلایانی کەم با وا بکەین مۆبایلەکانتان بکوژێننەوە، کەمتر مشارەکە بکەن لە سۆشیال میدیایی کەوا بەڕاستی کەم تەرخەمیەکی زۆر پێمان دەبەخشی لە ژیانی ئێمەدا، مەشغوڵمان دەکا، سەرقاڵمان دەکا و هەروەها دوورمان دەخاتەوە لە عیبادەت و خواپەرستی بە تایبەتی لەو مانگە پیرۆزەدا. بۆیە وریایی مۆبایلەکانتان بن، وریایی مەشغوڵبوونی خۆتان بکەن لەو مانگەدا بە تایبەتی لەو دەڕۆژەدا کەوا زۆر خۆتان سەرقاڵ مەکەن بە کاری ئەولا ئەولا تا پێتان بکرێ ئەم مانگە بکەنە مانجی عیبادەت و خواپەرستی و قورئان خوێندن. دایکمان دەفەرمێ، عایشە ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو مانگەدا بە تایبەتی لەو شەوانی لەیلەة القەدردا زۆرترین زیکر، زۆرترین پارانەوە، زۆرترین دوعای ئەو دوعایە بوو کە دەیفەرموو اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا، ئەوە لە بۆ ئێمەیە. ئەو دەیفەرموو اللهم إنك عفو تحب العفو فاعف عني، چونکە یەک شەخص بوو، بەڵام ئێمە دەڵێن لە وەڵامی هەموماندا بۆ هەمومانە ئێمە دوعا بکەین اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا، کە حەدیسەکە ترمزی و سەنەدەکەی صحیحە، واتە خوای پەروەردیگار تۆ خۆت یەک لە ناوەکانی خوا العفوە، خوای گەورە 99 ناوی هەیە، یەک لە ناوەکانی خۆی العفوە. خوای گەورە پێغەمبەری خوا دەفەرمێ ئەی پەروەردیگارە ئەتوو خۆت ناوت عەفوە، خۆت بەخشندە و میهرەبانی، خوایە لەو مانگەدا عەفومان کە، لە تاوانەکانمان خۆش بە. ئەمە چێ قسەی دەکە خۆشەویستانم؟ ئەمە ڕەسوول اللهە صلی الله عليه وسلم، ئەمە پێغەمبەری خوایە کەوا شەو نخۆنی دەکا و دەڵێ پەروەردیگارە عەفوم بکە و لە تاوانەکانمان خۆش بە. کەواتە ئەبێ ئێمەی هەژار و فەقیر، ئەبێ ئێمە هەمیشە زیاتر ئەو دوعایە بکەین، لەبەر ئەوەی ئێمە زۆر تاوانبار و سەرپێچی خوای پەروەردیگار ڕۆژانە دەیکەین. زۆر پێویستیمان بەوەیە بڵێن اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا، خوایە لە تاوانەکانمان خۆش بە، لە تاوانی باب و داکمان خۆش بە، لە تاوانی خێزانەکانمان ئەوانەی کە وەفاتیان کردووە خۆش بە، لە منداڵەکانمان، لە تەواوی مسلمانان، لە دۆست و ئەحباب ئەوانەی کە ئێستا و پێش ئێمە وەفاتیان کردووە و ئەمە ئێستا لە عالەمێکی گەدانە و لە ژیانێکی گەدانە. بۆیە زۆر دوعا بکەن لە بۆ خۆتان، لە بۆ ماڵ و منداڵتان، لە بۆ کوردستان، لە بۆ ئارامی ئەم شارە، لە بۆ ئارامی عێراق، لە بۆ ئارامی وڵاتانی ئیسلامی. بەڕاستی خۆشەویستانم ئێمە لە ناو فتنەیەکی زۆر گەورەداین. ئەو ناز و نیعمەتە کە خوای پەروەردیگار بە ئێمەی بەخشیوە بەڕاستی تا لە دەستمان نەڕوە قەدری نازانین، تا نەڕوە ئێمە بەشێمان نابینەوە. بۆیە زۆر دوعا بکەن بە تایبەتی لە بۆ کوردستان و لە بۆ عێراق، لە بۆ تەواوی وڵاتانی مسلمان کە بەڕاستی ئەم ئاگرە
وا خەریکە هەموو تەڕ و خوشکێک پێوە دەسووتێنیتین کەوا بەڕاستی ماڵ وێرانیە بە تایبەتی تر لەو مانگە پیرۆزەدا ئەسڵەن کە مانجی ئاشتی و ئارامیە، مانجی بێدەنگکردنی چەکەکانە، مانجی خۆشلی خۆشببوونە، مانجی برایەتی و تەباییە لە تەواوی مرۆڤایەتی. بەڵام بەداخەوە چی بکەینکەوە ڕۆژانە ئەمە ئەم کارە ساتە دڵتەزێنانە دەبینین کە ئەمە بەڕاستی ناخی مرۆڤەکان دەهەژێنێ، کەوا دایکی دڵی دایکان دەسووتێنێ، منداڵەکان هێتی و دەکا، ماڵەکان تێک و پێک دەشتێنی، کەوا فرمێسکەکان لە چاوەکانی مرۆڤەکانە دادەبارینی. ئەمە کارە ساتە ڕۆژانەکەوە لە دوور لە نێزیک ئێمە دەبینین بە هیوای ئەوەی کەوە ئینشاءالله خوای پەروەردیگار ڕەحم بە مردووەکانمان بکە و دڵی زیندوەکانمان خۆش بکە و ئارامی ببەخشێ بەسەر سەرتاسەری جیهاندا بە تایبەتی عالەمی ئیسلامی و دەوڵەتانی موسڵماندا یا رب العالمین. خۆشەویستانم، شەوی قەدر لە ڕوانگەی زانایاندا بزانم زانایانی مسلمان چۆن باسی شەوی لەیلەتول قەدریان کردووە. پێشەوە ئیبن ڕەجەبی حەمبەلی دەفەرمێ ئەی ئەو کەسەی کەوا تەمەنی خۆت تەواوی تەمەنی خۆت لە بێهودەیی و کەم تەرخەمیدا بەسەر بردووە، ئایا کاتی ئەوە نەهاتووە ئەو مانگە فەرسەتێکی زێڕینە هاتووتە بەردەستت دە ئەم مانگە بخۆزەوە و عیبادەت و خواپەرستی لەو مانگەدا زیاتر بکە، بە تایبەتی لەو دەشەوانەی کەوا لە دەرگای هەموو ماڵێکی موسڵمان دەدا. وهروها ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێوی پێشەوانەوەوی دەفەرمێ سنەتە لەم شەوەدا مسلمان زۆر دوعا بکە بۆ خۆی و بۆ ئازیزەکانی و بۆ مسلمانان، بە تایبەتی بۆ تەواوی خەڵکی مسلمان لە سەر تاسەری جیهاندا، کەواتە زۆر دوعا بکەن و پێغەمبەری خوا دەفەرمێت دوعا زۆر کاریگەرێکە و هەروەها دوعا فەرمانی خوای لەسەرە و دوعا پێغەمبەری خوا بە ئێمەی گوتۆ کە دوعا بکەن. وهروەها شێخ الئیسلام ڕەحمەتی خوای لێبی ئیبن تەیمیە دەفەرمێ شەوی قەدر لە دەشەوەکانی کۆتایی ڕەمەزانە زۆر گەورەیە لە دەستخۆتانی مەدەن کە ئەمە لە چەندین فەرموودەدا باسی کردووە. وهروەها شێخ حەسەنی بەسری دەفەرمێ خوای پەروەردیگار ئەم شەوانەی زۆر گەورە ڕاگرتووە، بۆیە بتەکید ئەم شەوانە دیار نەکراوە کام شەو لەیلەتول قەدرە، بۆی ئەو دەشەوە بە تەواوی تۆ لە خێر و بێری ئەو دەشەوانە بێبەش نەبی. کەواتە لەیلەتول قەدر لەو دەشەوەیە، لەیلەتول قەدر لە شەوە تاکەکانە و هەروە کەواتە ئەم شەوانە هەم تاکەکان و هەم جۆتەکانی ئەو دەشەوە هەمووی عیبادەتی خوا تێدا بکە، لە دەستخۆتانی مەدا و قورئان زۆردا تێدا بخوێنە، چونکە لەوانەیە ساڵێکی دیکە فریای ئەم دەرفەتە زێڕینە نەکەوین. نیشانەکانی شەوی قەدر خۆشەویستانم زانایان دەفەرمونون لە بەیانی شەوی قەدرە ئەمە علامەتی وێکەوە خوای پەروەردیگار ئەم شەوەی بەنسیب کردووی، ئەمێکەوە کە هەڵدەستیەوە خۆڵ هەڵدێت و ئەم خۆڵە ئەم ڕۆژە تیشکێکی زۆر بەهێز و هێمنی هەیە و زۆر ڕۆناکە. ئەمە یەکێکە لە علامەتەکان. علامەتی دومین لەو شەوەدا ئەم دنیاەدا ئەو شەوە نەزۆر ساردە و نەزۆر گەرمیشە، ئەمە یەکێکە لە علامەتەکان، بەڵکو هاوای زۆر زۆر تەبیعیە و ناوەندیە. خاڵی سێمین لەو شەوەدا شەوێکی ئارامە کەوە ئارامی سەر دەچێشی بەسەر هەموو مرۆڤەکانە و دڵی بە تایبەتی دڵی ئیماندار و بڕواداران وەز لەو شەوەدا ئەو ئینسانە زۆر چێژ لە عیبادەت دەکا. هەر کاتێکەوە تۆ چێژ و دڵت خۆش بوو بە نوێشکردن، بە عیبادەت، بە قورئان خوێندن، ئەوە بزانە ئەو شەوە ئینشاءالله وەبەر ئەو گەورەی ئەو شەوی لەیلەتول قەدراکەتی. چونکە دەبینی کەوا ئەتوو ژیانی بەشەر هەروایە جاری وا هەیە هەنێک حاڵەتە تۆ زۆر دڵت خۆشە بە عیبادەتکردن، زۆر دڵت خۆشە بە خواپەرستی، ئەگەر دڵت ئەوها بوو کەواتە دڵنیا بە کەوا خوای پەروەردیگار شەوی لەیلەتول قەدری بەنسیب کردووی. هەروەکو زانایان دەفەرمونون کەواتە ئاسمان سافە و شەوەکەی زۆر ڕۆناکە بە تایبەتی تا بەیانی، کەواتە ئەمە هەمووی نیشانەکانی قبولبوون و مشارەکەکردنی شەوانی لەیلەتول قەدرە. خۆشەویستانم،
مسلمانان شەوی قەدر مسابقەیەکی زۆر گەورەی تێدایە. مسابقەکە و پێشبەرچێکە بەرەو بەهەشتی خوای پەروەردیگارە. وەکو باسمان کرد عیبادەتی زیاترە لە 83 ساڵ بەبێ پسران. ئەمە بەڕاستی زۆر گەورەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین با لەو شەوەکاندا لەو دەشەوەدا با ئێمە چاوەکانمان نەچێتە خەو، با ئێمە لەو دەشەوە چاوەکانمان نەچێتە خەو و عیبادەت بکەین، با فرمێسکەکانمان پەشێمانی کەم تەرخەمی لە ڕۆژی قیامەتە نەبینین لە ڕۆژی قیامەتە. وهروەها با بەردەوام بین زمانمان تەڕبی بە زیکر و عیبادەت و بە تایبەتی بەو زیکرەی کە پێغەمبەری خوا شاهدی لێ بۆ ئێمە داوە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني فاعف عنا. با ئەم شەوە بکەینە وەسەرخانێکی زۆر گەورە بۆ ئەوەی عیبادەت و خواپەرستی بە تەواوی لە تەواوی ئەم ڕۆژانەدا بکەین. خۆشەویستانم، هەزاران دۆست و برادەر لە عالەمی ئیسلامیە زۆر برادەرمان هەبوون، ئێستا لەناو ئێمە نەماون، وەفاتیان کردووە. ئەوانیش بە تەمای مردن نەبوون، ئەوانیش بە تەمای کۆچکردن نەبوون ئەوها بە زوو، بەڵام وەفاتیشیان کرد و ماڵ ئاوایان لێ کردین. تەنانەتی وا هەبووە کەوا فریای خواحافیزکردنیشی لە دۆست و برادەرەکان و کچ و کوڕەکەی خۆی نەبووە. بۆیە ژیانمان کورتە و تەمەن کورتە، تکایە ئاگاتان لەو تەمەنە بەنرخە بێ، عیبادەت و خواپەرستی زۆر تێدا بکەن، بە تایبەتی لەو مانگەدا. مردووەکان ئێستا هەمویان پەشێمانن، مردووەکان ئێستا ئێمە بە پێچەوانەی ئەوان ئێمە پێمان خۆشە زوو جێژن دابێت و ڕزگار بین لە مانجی ڕەمەزانە. هەیە ئەو تەعاقەوەی هەیە، بەڵام بە پێچەوانەوە مردووەکانمان هەمیشە تەمەنا دەکەن هەر ڕەمەزان بێ، بۆ ئەوەی کەوا لەو مانگەدا خوای پەروەردیگار ئەوان لە خۆشی و لەزەتێکی تایبەتیدان لە مانجی ڕەمەزانە، چونکە وەکو باسمان کرد لەو مانگەدا عیبادەت فریە، عیبادەت ئۆف بنە لە بۆ مسلمانان، بە تایبەتی لە بۆ ئەوانەی کەوا جوهد دەکەن، کەواتە کارێکی باش بکە بۆ ئەوەی کەوا فرمێسکەکانت بەزایع نەڕوە لە عیبادەت و لە خواپەرستیە، شوێنی سەزدە و کوڕنووشەکانت با دیار بێ لە عیبادەت و لە خواپەرستیە، بۆ ئەوەی بە تایبەتی ئەو ئایەتە بکەوین کە ئافەرمێ فەما بەکەت عەلەیهیم السەماء والئەرض وما كانوا منذرین. خوای گەورە دەفەرمێ زۆر کەس هەیە کەوا وەفات دەکا نە ئاسمانەکان نە زەوی بۆی ناگری، کەواتە ئەمە مەکەم تەرخەمیە. لە کۆتاییدا خوای پەروەردیگار لە گوناهکارمان خۆش بە، لە گوناهی داکوبامان خۆش بە، ئەوانەی نەخۆشن شیفای لە بۆ بینە، ئەوانەی قەرزارن قەرزەکەی لە بۆ بدە یا رەب العالەمین. خوا لێت دەپارێ بە ناوە جوانەکانی خۆت لە گوناهەکانمان خۆش بە، لە گوناهی دۆست و برادەرەکانمان خۆش بە یا رەبی. خوا لێت دەپارێ بە ناوە جوانەکانی خۆت، خوا ئەو بەڵا موسیبەتەی کەوا عالەمی ئیسلامی گرتیتەوە، کەوا ئێمەشی گرتیتەوە، خوا ئەو بەڵایەمان بە سەلامەتی سەرلاب بە، خوایە ئەمن و ئاسایشمان بپارێزە، خوایە کوردستان بپارێزە، خوایە عێراق و وڵاتانی ئیسلامی بەسەرجەم وڵاتانی مسلمان بپارێزە، خوای ئەو موسیبەتە گەورەیە کەوا لەم مانگەدا کەوا هەزاران خەڵک ئاوارە و ماڵوێران و کەوا جەرگ سوتاو دەبێ، خوای ئێمە لەو مانگەدا محفوظ و پارێزراو بکەی. خوای ئەوانەی کە لەو مانگەدا شەهید بووینە و وەفاتیان کردو مردوونەوە یان کوژراون، خوایە بە شەهیدی قبولیان کە، خوای لە گوناهەکانیان خۆش بە، لە گوناهی ئێمەش خۆش بە یا رب العالەمین. خوای ما ئەو دەشەوانە بە نسیبمان وکە بە تەواوی عیبادەت و خواپەرستی ئەو دەشەوانە ئینشاء الله یا رب العالەمین. لە کۆتاییە هیوادارم لە خوای پەروەردیگار ئینشاء الله ئەو دەشەوە بە قسمەتی هەمووتان بکە، بە قسمەتی هەموومان بکە و دوعا لە بۆ یەکتر با بکەین و یەکترمان با خۆش بوێ، بۆ ئەوەی هیوادارن خوای پەروەردیگارش ئێمەی خۆش بێ و لە تاوانەکانمان خۆش بێ. آمين آمين يا رب العالمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين يا رب العالمين.